شەپۆلێکی بەهێزی باران و هەورە بروسکە و تەرزە و لافا و پێشبینیم وایە سەر تاسەری ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە و ئەگەری بارانی زۆر باشەیە لە سەر تاسەری ناوچەکانی هەرێمی کوردستان. سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار لە هەر شوێن و جێگایەکەن سڵاوتان لێبێت و کاتتان باش بێت. شەپۆلێکی باشی بارانبارین کە سەرچاوەکە دەریای سوور و دەریای ناوەڕاستە بە شێوی سەرانسەری هەموو ناوچەکانی کوردستان ئەگرێتەوە ئەگەری بارانێکی زۆر باش و بەخوڕ هەیە. سەرەتای دەستپێکی کاریگەری شەپۆلەکە لە ڕۆژی هەینیە بێت. پێشبینیمان وایە کە لە کۆتایی ئەم هەفتەیە واتە 13/3/2026 کاریگەری شەپۆلەکە بە شێوەیەکی لاواز بە مامناوەند لە پارێزگای سلێمانی هەڵەبجە ئیدارەی گەرمیان دەرکەوێت و ئەگەری بڕێک باران و هەورە بروسکە هەیە. پاشان کەشوهەوا ئاسایی بێتەوە هەتاوەکو شەوی شەمە لەسەر یەکشەمە واتە 14/3/2026. پاشان لە درەنگانی شەوی شەمە لەسەر یەکشەمە کاریگەری ئەو شەپۆلەیە بە شێوەیەکی زۆر بەرفراوان باڵە کێشە بەسەر ناوچەکانی کوردستان و بارانبارین بە شێوی لاواز بە مامناوەند لە سەر تاپای ناوچەکانی کوردستان بە گشتی دەست پێەکە. و لە بەرەبەیانی ڕۆژی یەکشەمە چەقی کاریگەری شەپۆلەکە بێت و پێشبینیمان وایە دەریای سووریش بگاتە هەرێمی کوردستان و شەپۆلەکە زیاتر باش و بەرفراوان و بەهێز بێ. هەر بۆیە لە بەرەبەیانی ڕۆژی یەکشەمە 15/3/2026 هەتاوەکو 16/3/2026 واتە ڕۆژی سێشەمە پێشبینیمان وایە بە شێوەی ناوبەناو لە خانەقین هەتاوەکو زاخۆ بارانی بەخوڕ و تەرزە و هەورە بروسکەی تونند لەسەر جەم ناوچەکانی کوردستان بەگشتی ڕوو بدات و وەروەها لە چەم و دۆڵە نزمایەکانیش ئەگەری هاتنی لافای کتوپڕی لە ناکاو هەیە. کەمترین بڕی بارانبارینیش لەم شەپۆلە 40 میلیمەتر بارانە و زۆرترین ڕێژەی بارانبارینیش 150 میلیمەتر بارانە بێ. بۆ پلەکانی گەرماش پێشبینیم وایە 5 تاوەکو 6 پلەی سیلیزی دابەزێت و خێرایی باش هەندێک کات لە پێش دەستپێکی تاوە باران هەورە بروسکە هەتاوەکو 40 کیلۆمەتر لە سەعاتێکە بەگشتی چالاک بێ. ئەم ناسەقامگیریی کەشوهەوا و ئەم شەپۆلە بارانبارینە بە شێوەی ناوبەناو هەتاوەکو شەوی سێشەمە بەردامە و پاشان کەشوهەوا بەرەو ئاسایی بوونەوەچێ. لە ماوەی کاریگەری ئەم شەپۆلەشە پێشبینیمان وایە ڕێژەیەکی زۆر باشی بارانبارین تۆمار بکرێت و هەروەها لافاویش ڕوودات لەگەڵ بارینی تەرزە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەگشتی و شەپۆلەکە سەرانسەریە و ڕێژەکەشی زۆر دڵخۆشکەر و ڕێژەیەکی زۆر باشیشە بێ. و لە دوای کۆتای هاتنی ئەم شەپۆلە پێشبینیمان وایە کە شەپۆلی داهاتوو بکەوێتە مەودای نێوان 19 بۆ 20/3/2026 کە ئەویش بە هەمان شێوە ئەگەری بارانی زۆر باشەیە لە سەر تاپای ناوچەکانی هەرێمی کوردستان و چاوتان لەسەر تۆڕی میدیایی ڤار بێت هەتاوەکو کاتی هاتنی شەپۆلەکە ڤیدۆی خێرا و هەواڵی بەپەلە و مژدەی دڵخۆشکەرمانە بێت بۆ سەر تاسەری ناوچەکانی هەرێمی کوردستان. والله ئەعلەم، هەر شاد بن.